سپیکردنەوەی پارە، شتنەوەی پارە، سپیکردنەوەی پارە چییە، چۆن دەکرێت، ڕێگەکانی چین، بابزانین لە هەرێمی کوردستانە چ کاریگەریەکەیە، چۆن دەکرێت گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز سەرکۆی یونسکا بەڕێزیان شارەزا پسپۆر یابورین لە هەڵەبجە و ڕاستەوخۆ لەگەڵمانە. مامۆستا سەرکۆ سڵاوت لێبێ، ئەم کاتت باش، سپاس. پێمان بڵێ سپیکردنەوەی پارە یاخۆت شتنەوەی پارەوە کۆندێک دەڵێن چییە؟ بەڵێ بانی ئەوەش باشتر، بانی کورسات باشتر، بەیانی بینەرانی عزیزی کورسات باشتر. لە ڕاستیە تەبعاً دیاردەی شتنەوەی پارە یان بەمانای کە سپیکردنەوەی پارە تەبعاً لە مەفهومە هەردووکە یەک مانای هەیە، ئەوەی کەوا دیاردەیەکی ئابووری کەوا کاریگەری هەیە لەسەر کۆی سەرجەم لایەنە ئابووریەکان بە تایبەتی لەو لایەنێکەوە تەبعاً ئەوەیە شتنەوەی پارە دەستکەوتنی پارەیە لە پرۆژەی ناشەرعیەوە، لە پرۆژەی نایاساییەوە بۆی بتوانرێت ئەم پارەی کە دەستکەوتەوە بخێتە ناو دیسان پرۆژەیەکی مەشروعەوە بۆی کەوا جۆرێک لە جۆرەکان لە تەختەی ئەو سەقفە بکەوە پارەکەی تیا دەستکەوتە. نمونەی لە بابەتەوە زۆرن لە تەبعاً مێژووی ئەم دیاردەیە لە ئابووری جیهانیا مێژوویەکی تەبعاً دوور و نزیکی هەیە تا ڕادەیەک بە تایبەتی کەوا سەر هەڵدانەکەی کە بە مەفهومی زانستی ئابووری سەر هەڵداوە لە بیستەکانی سەدەی ڕابردووە بە تایبەتیتر لە ئەمریکا و لە ویلایەتی شیکاگۆ جۆرێک لە جۆرەکان مافیاکانی ئەو ویلایەتە ویلایەتی یەکگرتووەکانی ئەمریکا پاران دەستەکەەوە لە سەرچاوەکان لە سەرچاوی نامەشروع و نایاساییەوە بۆی کەوا حکوومەت یان بەمانایش کە جۆرێک لە جۆرەکان خام بزنەوە لە باز یان شێوازی دەستکەوتنی ئەم داهاتانی کە دەستیان کەوتووە لە ئەسڵە شێوک وەکۆڵەیە شێوازەکە و دەستکەوتنەکەی لە پرۆژەی نامەشروعەوە بووە بە تایبەتی لەو پرۆژانێکەوە لە قانونی بازرگانیان بەمانایش کە لە قانونی هەر وڵاتێکەکەوە وەکۆڵی قەدەغەیە و مەمنوعە. بەڵام کاتێککە داهاتەکان دەستکەوتووە پارەکانیان دەستکەوتو هەوڵی ئەوە دەن بۆی جارێکی کە پارەکانیان حکوومەت پێی نەزانێت خەنە ناو پرۆژەیەکەوە جۆرێک لە جۆرەکان ئەو پرۆژانە لەلای حکوومەت وەکۆڵە مەشروع و یاساییە. ئالم لایەنەوە تەبعاً مێژوەکەی بۆ وەگەڕێتەوە باسیەوە کرێکەوە مافیایەکی ئیتاڵی بۆ کۆڵە بەناوبانگ هەبووە سەرچاوەیەکی باشی دارایی کۆکرێتەوە بە تایبەتی لەو پرۆژانەی کەوا نامەشروعن بە تایبەتی لە وەکۆڵی لە بازرگانیکردن بە ئافراد لە موادی مخدر لە بازرگانی بۆ موادانی کەوا لە مەمنوعی بازرگانین هەموو ئەمانە هات لە ڕێگەی ئەمەوە تەبعاً مەفهومەکە بۆ وانایەکەوە ئەمە مانای ئەوەیە کە پارەکەمان هەبێت و ینی بیشوێن یان سپیکەینەوە بمانایشکە بەڵکەوەیەکەوە ئەم کابرایە فکرێکی بەکاری هێنا ئەوە بووکە وەکۆڵی کارگەیەکی شتنی جلوبەری کڕی چەند کارگەیەکی کڕی لە ویلایەتی شیکاگۆ وای لێ کرد لە ڕێگەی ئەمەوە توانی پارەکانی بخاتە ناو مەشروعەوە بۆی کەوا لە دەرەنجە ئەمە ئەو مخرەجاتی کە دەرەچێ ئەو داهاتی کە دەرەچێ بوو بە داهاتێکی مەشروع لە ڕێگەی ئەمەوە وەکۆڵی لە دایرەی زەریبە ئەو ویلایەتە ئەو وڵاتە وەکۆڵی ئەستۆپاشی خۆی سلماندوکەوە بزڵبێت ئەو داهاتی کە دەسم کەوتووە داهاتەکەم لە مەشروع هاتووە تا دیسان کارگەم هەیە کارگەی وەکۆڵی شتنی جلوبەرگم هەیە. ئەم بەم جۆرەیە ئەم تەمان ئەم مەفهومە بڵاو بوویەوە بۆ شێوە بە شێوەیەکی گشتی لە ئابووری وڵاتانە تەمان نەتێگرتوەکان سندوقی نەختی نێودەوڵەتی تەمان بەکاتی خۆی ئەمە توڵی کێشە لەمە خیرەوە بە یاسا قەدەغەی وەکۆڵی سپیکردنەوە شتنەوەی پاران کرد سندوقی نەختی نێودەوڵەتی قەبارەی ئەم قەباری پارەدارکردن و پارەی سپیکردنەوەی پارە بە نزیکەی 950 میلیارد بۆ 1 تریلیۆن و 500 میلیارد دلار خەمڵێنە لە هەموو جیهانە کە ویلایەتە گورانی ئەمریکا پشکی شێری بەرگرتووە یەکێتی ئەوروپا وڵاتانی کە وڵاتانی عادەتەن کەوا ناکەونە ژێر ڕێکێفی چاودێریکی گوردی بازرگانی وەکو بەمانایشکە ئەلکترۆنیەوە. بەڵێ باشە مامۆستا سەرکۆبۆی ئەم چەند خولەکەی ماوانە بە خێرایی بتوانین فریا بکەوین لە هەرێمی کوردستان و لە عێراقا چۆن دەکرێت لە دوێنیانی دەنگۆیەکە بوو دەڵێ لە بواری کەرتی خانوبەرە زۆر سپیکردنەوەی پارە هەیە پێویستە ڕێگری لێ بکەین بەڕێبەرێکی گشتی لە بانکی ناوەندی وا دەڵێ سپیکردنەوەی پارە لە هەرێمی کوردستان و لە عێراق لە چ بوارێکە زیاتر چۆن دەکرێت؟ لە ڕاستیە ئەو پارانیکەوە بۆی سپیکردنەوەی پارەوە دەسی عادەتەن خۆتان نەزانن لە عێراق ینی وەکو ڕیزبەندی عێراق لە وڵاتانی گەندەڵیە لە ڕیز پێشوەیە دەستکەوتنی پارە لەلایەن سیاسی گەندەڵەکان و بۆی کەوا جارێکی کە بیخە ناو پرۆژەی وەکوڵێ مەشروعی یاساییە و بۆی کە دوور بێت لە چاودێری حکوومەت هەشێک لەوانە کەرتی نیشتەجێبوونەکەوا ژنگەیەکی لەبارە بۆ شاردنەوەی ئەو پارانی کە دەستکەوتووە لە گەندەڵیەوە لە پرۆژەی نامەشروعەوە لە مەسەلەن بازرگانیکردن بە موادی مخەدەرەوە لەم ڕێگەوە بڵێ وا دەرەکەوێت لەبەرەوەی کەوا خواستێکی گەورەی هەیە لەسەر یەکەی نیشتەجێبوون لە هەموو شارەکانی عێراق بە تایبەتی بەغدای پایتەخت و هەرێمی کوردستانی تا ڕادەیەک هەولێر تێبینیەوەکەین ئەو کەسانی کە ئەم پاران دەستکەوتووە بۆی کەوا پارەکانی سپیکەنەوە بیخەنە پرۆژێ مەشروعەوە ئەزانن کەوا یەکەی نیشتەجێبوون لە عێراق خواستێکی زۆری لەسەرە و هەزاران کۆمپانیا هەیە لە عێراق خەریکی بنیادنانی یەکەی نیشتەجێبوونە لەگەڵ زۆربوونی خواستەکە ئەمان هاتوون ئەم پارانەی خۆیان کەوا بە ڕێگەی نامەشروع دەستیان کەوتووە ئەیخەن ئەم پرۆژانەوە جۆرێک لە جۆرەکان وای لێ هاتووە سەرمایەی
خستنگەڕی وەبەرهێنا لە کەرتی نیشتەجێبوونا قەبارەکەی زۆ گەورتر لە هەموو کەرتەکانی کە هەرەوە بووکەوە وەکڵە ئەنجومەنی بەرەنگاربوونەوەی ئەسپیکردنەوەی پارە لە عێراقا هۆشدارێکی تونیاوە پێویستە مەسەن ڕێگاری تون بگرێتێ بەر بۆ لایەنانێکەوە پاران پێ و پارەکان لە نامەشروعی نایاسایی و هاتووە بۆی بتوانێت هیچ نەبێت ڕێگری بکەن ئەو پارانەی کە هەیە کاریگەری ئۆتۆینە بە لەسەر کۆی سەرجەبکردە ئابوووریەکان لەم لایەنەوە بەڵێ عێراق لە دوای مەسەلەن کەرتی نیشتەجێبوون دووەم کە باسەکرێەوەی کەەوە بازرگانیکردن بە زێڕ و زیوە تا ڕادێک ئاسانکاری زۆر هەیە لە عێراق چونکە ئەو چاودێری کە لە عێراق هەیە ئەو چاودێری ئەوتۆنیەکەوە بەتەمان ئێمە لەبەرەوەی دوورین لە سیستەمی بانکی نێودەوڵەتیەوە تا عێراق بانکی ناوەندی تازە بە تازە خەڵکی هەوڵی ئەوان کاوە بچن ناو نظامی سۆفتی جیهانیەوە بۆی کەەوە هەر تحویلاتی هەر گۆڕانکاری هەر حواڵەیەک لە عێراق هەبێ بکرێت تا ئێستاەوەی کە هەیە بەپێی داتاکانی بانکی ناوەندی عراقی باز لەوەکری لە سڵ هەفتای سپیکنەوەی پارە عێراق بەکاش کراوە چونکە ئێمە دوور بووین لە سیستەمی بانکی ئەلکترۆنی ئەوەیتی کەماوەتە فقط لە تەنها لە ساسی بووە لەبەرەوە بانکی ناوەندی هەر بۆ خۆی بەپێی دەستور طبعا یاسایەکی تایبەتی هەیە لە دەرچووە بەپێی یاسایەک عفۆن لە ئەنجومەنی نوێنەی عێراقەوە کە ساڵی 2015 دەنگی لەسەر دراو بە یاسای ژمارە 39 ناوبانگە لەم لایەنەوە بانکی ناوەندی دەستەیەکی هەیە سەکۆیکی هەیە بۆ بەڕەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە هەوڵ جددی ئەدا هەموو ئەو حواڵاتانی کەوا لە عێراق ئەکرێ بۆ وڵاتانی کە بە شێوەیەک لە شێوەکان بزانێ ئایا وەکۆڵەیەک ئارسیدی ئەمە چییە جۆرێک لە جۆرەکان بۆی دڵنیابێت لەو پارانی کە حواڵە ئەکرێ ئایا ئەسلی مەسلەکە ئەسلی پارەکە بوونی پارەکە لە عێراق کە هەناردەی وڵاتیشکە ئەکرێ بۆ کەلوپەلەکریان بۆ شتێک بە پێی داتاکان باس لەوە کرێ بۆنم لە ساڵی 2020 تا کاک ڕانکۆ بانکی ناوەندی 40 میلیارد دلاری خستەوە ڕۆ لە پەنجەرەی مەزادەکەیەوە لەم چلیارە طبعا مەفرۆز بوو لەم 40 میلیارد دلارە بەهای 40 میلیارد دلار بۆکۆڵە شمک و کاڵە باتە عێراقەوە بەپێی داتاکانی بانکی ناوەندی باس لەوەکە تەنها بە بەهای 14 میلیارد دلار کەلوپەل هاوردی عێراق کراوە ئەمە لە ساڵی 2020 لە 2020 کە نزیکەی 30 میلیارد دلار خراوەتە ڕوو فرۆشراوە 30 میلیارد دلار طبعا قەبارەیەکی گەورەیە تەنها بانکی ناوەندی خسێتە گەڕ لەم لایەنەوە کە لەگەڵ خستە ڕۆکەیە لەگەڵەوە پێویست بوو بە بەهای 30 میلیارەکە بەها وەکۆڵە بازرگانی هەبووایە تێبینیەوەکەن بەپێی داتاکانی بانکی ناوەندی بازەوە کە تەنها 13 میلیارد دلار کەلوپەل هاوردی عێراق کراوە طبعا ئەو هۆکارەکان زۆرن بەڵام ئەوەی کەوا وەکۆڵە گرنگە لە عێراقەوەی کە عێراق وەکۆڵە چاودێریەکی دارایی نەختینەیی وەکۆڵە سیستەمی بانکی جیهانی نییە کەوا ڕێگری بێت لەوەی کەوا ئەو پارانێکەوە لە ڕێگەی نامەشروع و نایاساریەوە پیابوون ئایا گەندەڵیە ئایا مەسەر بازرگانیکردنە بە موادی هۆشبەرەوە یان مەسەن بازرگانیکردن بە ئەفرەت و هەموو لایەنەکانیگە بەڵێ باشە کاک سەرکۆ ئێستا بانکی ناوەندی لەوڵیەوەدا خستنە ڕووی بە شێوەی کاش بە شێوەی نەقد کەم بکاتەوە بە ڕۆژانە خستنە ڕۆکانی بە شێوە حواڵەیە بڕە زۆرەکەی ئایا ئەوە ڕێگر دەبێت لە سپیکردنەوەی پارە لە چوونە دەرەوەی پارە لانیکەم بالضبط یەکێک لەو هەر ئەو گلەیانی کەوا کوڵک وەزارەتی گەنجینەی ئەمریکا کردی لە بانکی ناوەندی وەزارەتی دارایی عێراقەوە بووکەوە ئێوە پارەی کاشتان زیاترە تاکو پارەی ئەوکۆڵەیە بە حواڵە بۆیە پێویستە بۆیە هەر لەم ئەگەرەتان لێ بێ سەکۆی ئەلکترۆنیکە بانکی ناوەندی ئەوکۆڵی خچێتێک گەڕ و هەموو بازرگانەکان و هەموو کەسانی کە پاران دەسەکەی پێویستە بەر لە ڕێگەی ئەلکترۆنیەوە مەسەلەن کارتی ئەلکترۆنیانە بێ کارتی زیرەکیانە بۆی کەوا بانکی ناوەندی خۆی ئاگاداری هەموو حواڵەتانە بێکەوە مەسەلەن بازرگانەکە و بەرهێنەرەکە و کەسێکەوە پارەی دەسەکەوێ چۆن حواڵەیەکە بۆ بانکێکی کە تەمان ئەومان بیر نەچێک کاکڕانکۆ مەسەن لە سپیکردنەوەی پارە کاتێک کە پارەکە دەسەکەوێ هەنگاویەکەمە بەڵام کاتێک لە بانکەکانە ئیداعەکرێت و دائەنرێت و بە کۆمەڵێک ژمارە و یەکەی حسابی کە ئەڕات ئەمە وەکۆڵە زۆرێک لە زۆرەکان وایە چاودێریکردنەکە قورسی بێتەوە دوایەوە مەرحلەی سێمێک کە دەمجا لەگەڵ پرۆژەی مەشروعە وای لێتکەوە ئەسڵەن ڕقابە و مەسەلەن بانکی ناوەندی و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ ملانە ناتوانن چاودێریکی ئەوتۆ بکەن بۆ ئەو پارانی کە لە ئەسڵان پرۆژەکەی نامەشروع بووە لەبەرەوە بەڵێ پێمان وایە لەم لایەنەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بۆی کەوە ئەم سەکۆیە ئەم لایەنەی کەوا بانکی ناوەندی داوایەوە کە حواڵات زیاتر بێتاوەکو وەکۆڵە کاش بۆی ڕێگر بێک ئەمەش ئەکێک لەو هەنگاوانی کەوا بانکی ناوەندی گرێتەوە بۆی ڕێگر بێ لەوەی کەوا تا ئێستا ئەوکو پێشتە باسماگە لە سا هەفتای سپیکردنەوەی پارە لە عێراقا بە کاش بووە ئەگەر هاتوو بانکی ناوەندی ڕێژەی قەبارەی کاشەکە کەم کاتۆ حتمما حواڵاتەکرێت لەم لایەنەوە حواڵاتەکە بانکی ناوەندی و لیژنەیەکی مختص ئاگادارن چونکە ئەلکترۆنی و سیستەمی بانکی داراییە ماوەستا سەرکۆوەکو دوا پرسیارم با بڵێن سپیکردنەوەی پارە لە عێراقا بەتایبەت و لە هەرێمی کوردستانیش چ کاریگەریەکی لەسەر نرخی خانوبەرە هەیە نرخەکە بەرز دەکاتەوە ڕێژەی سپیکردنەوەی پارە زۆر بە یاخود نا نرخەکە دادەکرێت چ کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بێگومان سلبیە و کاریگەریەکە خراپە چونکە ئەو نرخی کە هەیەی نرخی ڕاستەقینە یەکە نیشتەجێبوونەکە نییە تێبینیەوەکەی لە
وەکو باسەکرێ وەکو بەهای یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانی عراقا 2 ئەوە سی ئەوەی بەهای یەکەی نیشتەجێبوون لە وڵاتانی دراوسێ و لە وڵاتانی ئەوروپی وڵۆژە ئەمەش وای کردو قەبارەی خستنەوەی پارە زۆر بە لە حاڵەتێکە کە قەبارەی خستنەوەی پارە زۆر بوو بەهای ئەو پارە کەمە بێتەوە تێبینیەوە کە هێزی شتکرین کەمە بێتەوە جاران گەر یەکەیەکی نیشتەجێبوون بۆ نمونە بە 100,000 دلار وایە سە زیای کرد بۆ مەسەنەت بەرزەبێتەوە بۆ ملیۆن دلار لەملایەنەوە بۆیە تێبینی ئەوەکەین بەڵێ کاتێک هەر کاتێک قەبارەی خستنە ڕووی سپیکردنەوەی پارە زۆرتر بێ حتمما بەهای دراوەکە داوازێ ئەمە ژواکە کەوا بەهای یەکە نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانی عراقا هەر ئەمەش یەکێکە لە هۆژدارەکانی وەکوڵێ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە بەڵێ بێگومان ئەو نرخەی کەوا یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان و عراقا هەیەی نرخی ڕاستەقینەی خۆی نییە کە لە بازاڕەکانە هەیە ئەمەش وەکوڵێ جۆرێک لە جۆرەکان فشەڵبوونی بەهای دراوەکەی وای لێتکەوا بەهای دراوەکەی ئەوتە هەروە بوو بە ماوەی پێشووە بەهای دنیای عراقی ئەو پەڕی دابەزینی بەخۆی بینی تێبینیەوەکە لەم لایەنەوە بەڵێ کاریگەری ڕاستەخۆی لەسەر یەکەی نیشتەجێبوون گرانێکە بەڵام گرانبوونەکە لە وەکوڵێ لە بەرژەوەندی کۆمەڵێک کەسە کە خاوەنی پارەن کە پارەکەیان لە ڕێگەی نامەشروع دەستکەوت و کەسانیشی کەوا مەسەلەن هەوڵی کۆکننەوەی پارەدن لە ڕێگەی مەشروع ناتوان تەنها یەکێکی نیشتەجێبوون بکڕین بەڵێ بەداخەوە کاریگەری سلبی هەیە لەسەر کۆی جونگە ئابوووریەکان بە تایبەتی تر یەکە نیشتەجێبوون. بەڕێز سەرکۆی نووس پسپۆری ئابووری سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان بۆ ڕوونکردنەوەکانت.